ئەم کاتتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 جارێکی دیکەش لە بەرنامەی بەرەو کۆشکی سپی لە واشنتۆنەوە لەگەڵتانین بە ئامادەبوونی دوو میوانم جەستن ڕاسل کە ڕۆژنامەنووس و چاودێری سیاسیە، ئەندرۆ هەرد کە ئەمیشیان نووسەر و سرۆڤەکارێکی سیاسیە. جەستن دەمەوێت لە تۆ بپرسم کە کورد ماوەیەکە بە زۆر شێواز سەلماندوویەتی کە دەکرێت ببێتە دۆستێکی زۆر ڕاستەقینەی ئەمریکا و لە زۆر بوار و بۆنە ئەمیسن. پێت وایە بۆچی ئەمریکا تا ئێستاکە نەیتوانیوە دیدی شەقامی کوردی دڵنیا بکاتەوە لە شێوەی مامەڵەکردنی ئەمریکا لەگەڵ کورد؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێت پرسی کورد لە چوارچەوەی سیاسەتی ئەمریکا مەسەلەیەکی ئالۆزە. لەلایەکەوە ئێمە زۆر بەهێزە و متمانەوە پشت بە پێشمەرگا دەبەستین. ئەوان باشترین هاوپەیمانی ئێمان لە جەنجی دژ بە داعش و ئێستا پێشمەرگا ڕۆڵێکی سەرەکی دەبینێت و کلیلی ئۆپەراسیۆنی ئازادکردنی شاری مووسڵن. بەڵام لەلایەکی دیکەش بۆ نمونە ئێمە دەمانەوێت پەیوەندەکانی خۆمان لەگەڵ تورکیای هاوپەیمانمان لە ناتۆ ڕەچاو بکەین. اینجا کە پرسی کوردێتە بەردەمان دەبێت ئێمە بیر لە چۆنێتی تێڕوانینمان بۆ پەکەکە و هەروەها شێوازی مامەڵەکردنیشمان لەگەڵ تورکیا بکەینەوە. بۆیە ئەم مەسەلەیە زۆر هەستیارە کە هەرگیز وەڵامەکەی وازوو دیار نابێت، بەڵام بە دڵنیاییشەوە ئەمە باسێک کە دەبێت زۆر بە هۆشیاری مامەڵی لەگەڵ وەڵامەکەی بکرێت و بەگرنجەوە ڕەچاوی ئەو مەسەلێ بکەین. ئەندرۆ تۆ وەک شرۆڤەکارێکی سیاسی لێکدانەوەی تۆ بۆ ئەم پرسیارە چییە؟ بۆچی کورد تا ئێستا شەقامی کوردی وە هەست دەکات کە تا ئێستا دڵنیایی وەرنەگرتووە لە شێوەی مامەڵەکردنی حکوومەتی ئەمریکا بەرامبەر بە کورد؟ بەڵێ بێگومان وەک جەستن باسی کرد ئەمە پرسیارێکی جێپۆلۆتێکی ئالۆزە. ئەمریکیەکان و هەموو ئەوانەی بە درێژایی مێژوو سیاسەتی ئەمریکایان داڕشتووە هەر لە ڕوانگەی جوگرافیای سیاسیەوە سەیری کێسی کوردیان کردووە و بەپێی کۆمەڵێک بنەمای سیاسیەوە مامەڵەیان لەگەڵ کردووە. بۆ نمونە ئێمە نامانەوێت ڕەچاوی عێراق نەکەین لە هاوکێشە و هەروەک جەستنیش ئاماژەی پێکرد پرسی کورد پرسی نێودەوڵەتیش دەگرێتەوە لە ناوچەکە، نەک تەنیا کورد لە عێراق بەڵکو و تورکیا و ئێران و سووریا و اینجا مەسەلەی سنوورەکان و هاوپەیمانەتی لەگەڵ تورکیا لە ناتۆ. بەڵام پێم وایە لە ساڵانی داهاتوو وەک چۆن ئەم پرسیارە لەلایەن دانیال بایت کرا، سیاسەتی دەرەوەی ئێمە زۆر لەگەڵ ڕاستیەکانی ئەرزی واقع ناگونجێت و سیاسەتی دەرەوەی پێشومان تەنیا ڕنگدانەوەی چارەسەرکردنی زۆر لە کێشەکان بووە لە ڕێگەی هێز و خۆسەپاندن و نیمچە دیکتاتۆرێتێک و هەروەها تۆش باست لێوە کرد. بەرژەوەندی ئێمە زیاتر لەوەدایە کە پەیوەندی دۆستانەمان لەگەڵ کوردستان و لە نێو کورد بەهێز بکەین، بە تایبەتی لەبەر ئەوەی لەم ناوچێدا دۆستی ڕاستەقینەمان کەمن. دەرفەتم بدە شتێک بۆ سەرقسەکانی ئەندرۆ زیاد بکەم. بێگومان ڕۆڵی بەرچاوی پێشمەرگە و هەڵوێستی کورد لە شەڕی دژی داعش پشتگوێ ناخرێت، نەک تەنیا لەلایەن خەڵکی ئەمریکاوە، بەڵکو لە کاتی داڕشتنی سیاسەتی دەرەوەی نوێ لە واشنتنەوە ڕەچاو دەکرێت. من پێم وایە ڕێگایەک هەیە بۆ سوود وەرگرتن لە پرسی کورد. خۆم نازانم ئەمە چۆن دەکرێت، بەڵام پرسیار و بەدواداچوونیشی بۆ دەکەم لە نێوان برادرانم و بەرپرسەکانیش لێرە. بۆیە پێم وایە دەبێت ئێمە بە شێوازێک مامەڵە بکەین کە کاتێک باس لە پێشمەرگە دەکەین ئەومان بیر بێت کە ئێمە باس لە کورد دەکەین. ئەمە ڕاستیە، پێشمەرگە واتە کوردستان. ئەمە زۆر یارمەتیدەر دەبێت، چونکە ئەگەر سەیری میدیاکانی ئەمریکا بکەیت دەبینین کە زۆر بە شانازیەوە باس لە پێشمەرگە دەکەن و ڕۆڵی پێشمەرگە بەرز دەنرخێنن. پێم وایە ئەمە دەبێت کلیلی تێڕوانێکی دروست بێت. بەڵێ باشە، تۆ وەک میدیاکارێکیش وەک ڕۆژنامەنووسێک پێت وایە میدیای ئەمریکی، ڕۆژنامە و دەستگا میدیایەکانی ئەمریکا ئەوان چۆن دەڕوانە پرسی کورد و پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و کورد؟ دیسان ئەمەش پرسیارێکی ئاسان نییە. ئەم مەسەلەیە کێشەکەی شێوازی دەربڕین و باسکردنیەتی. تۆ بۆ خەڵکێک قسە دەکەیت کە لە دەرەوەی کۆشتی سپی واشنتنن، لەم حاڵەتە کەس لە پرسی کورد تێناگات تا پێگەی کورد لەسەر نەخشەی جیهان نیشان نەدەیت، یاخود پێناسەیان بۆ نەکەیت کە ئایا کوردان چێن. سیرکە کەواتە وا دەڕوانە کوردستان وەک ئەوەی بەشێک بێت لە ئوردن، یان بەشێک بێت لە عێراق، یاخود بەشێک بێت لە سووریا یان تورکیا.
دیاریکردنی ناسنامەی کوردستان لە دەستگا میدیایەکانی ئێرە نییە، بۆیە دەڵێم ئەمە کێشەی دەستنیشانکردنی ناسنامەی کووردە. بەڵێ منیش لێرە مەبەستم ئەوەیە ڕێک کە ئەمریکا تا ئێساکە بەم شێوازە دەڕوانێتە کورد یاخود مامەڵە لەگەڵ کورد دەکات، بەڵام میدیاکانی ئەمریکا ئایا ڕۆڵێکی وا بۆچی نابینن بۆ ئەوەی ئەم مەسەلەیە بورژێنن کە کورد خاوەن کەیسێکە دەبێت بە شێوازێکی تر مامەڵە بکرێت؟ کاتێک ئێمە باس لە کوردستان دەکەین ناتوانین باس لە باردۆخی عێراق نەکەین، ناکرێت باس لە ڕەوشەکە لەگەڵ داعش نەکەین، ناتوانین بێ باسکردن لە کێشە و تەنگەژەکانی تورکیا باس لە کوردستان بکەین. چا لەبەرەوەی ئەم باسە بەندە بە کۆمەڵێک بابەتی هەستیار و ئالۆزی ترەوە کە تەنانەت ئەم زۆرە پرسا لە دەقەکانی سیاسەتی دەرەوەی ئەمریکاش نمونەی تری نەبووە. بۆیە دەڵێم پرسی کورد لەم نێواندا لە نێو درەختەکاندا ون دەبێت. ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی نەتوانرێت بە ئاسانی ناسنامەی کوردستان دیاری بکەیت. تەنانەت سەرڕای ئەو ڕۆڵ و کارەی پێشمەرگەشکە لەو ئۆپەراسیۆنانەدا خود لەم کارانەدا ئەنجامی دەدات. هەروەها ئەمڕۆ ئێمە دەبینین ڕەوشی نێوان پەکەکەوان قەرش چۆنە. ئەمە بەڕاستی زۆر قورسە بۆ ئەوەی بزانیت چۆن وەک میدیا باسی لێوە بکەیت و خۆشت لەوە بپارێزیت کە لێکدانەوە جیاجیاکان وەڵامێکی ویان هەبێت کە خۆت گونجاو بێت. پشت بە ئاماژەکردنەکە و شۆڤەکەی جەستن پێت وایە کورد دەبێت چی بکات لەم حاڵەتە بۆ ئەوی بتوانێت زیاتر ئەمریکا ڕابکێشێت بۆ شێوازێکی تری مامەڵەکردن لەگەڵی و هەروەها میدیاکانی ئەمریکا دەبێت چی بکەن بۆ ئەوەی بتوانن دیدی حکوومەتی ئەمریکا بگۆڕن بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسی کورد و کەیسی کورد؟ من هەمان دەستەواژێ ڕاستاڵ هەڵدەبژێرم کە کێشەکە شێوەی پێناسەکردنەکەیەتی. ئەگەر بێت و سەیری ئیسرائیل بکەین بۆ نمونە، بێگومان ئیسرائیل مێژوویەکی کۆنی دۆستایەتی لەگەڵ کورد هەیە و چاودێری پرسی کوردیش زۆر دەکا. کوردیش دەوڵەتی ئیسرائیل وەک نمونەیەکی دروست بوونی دەوڵەت سیر دەکات لە ناوچەکە، کەچی ئیسرائیلیش هەمان کێشەی پێناسەکردن و باز لێوەکردنی هەیە. جێنشینکردنەوەی جوولەکەکان و ئەگەڕانەوەیان بۆ زێدی خۆیان و لەم ڕێگەیەوە برەودان و فراوانکردنی دەوڵەتەکەیان. بەڵام ئایا چۆن باسی لێوە بکرێت و چ سیاسەتێکی لەگەڵ پەیڕەو بکرێت بێ ئەوەی زیان بکەین و سەقامگیری تێک نەچێت و نیشانی ئەوەش بدەین کە ڕەنگە ئەم تەجروبەیە سوودی هەبێت بۆ ناوچەکە. بۆیە ئیسرائیل بەڕاستی هاوکێشەیەکی زیرەکی داڕشت لە دووبارە خۆکۆکردنەوە و فراوانکردنی جوگرافیای نەتەوەی خۆی و پەرەی بە کۆمەڵێک دەستگا و سیاسەتدا بۆ ئەوەی لە کۆتایی بە تەواوی پێگەی خۆی قایم کات. بە درێژایی کاتیش توانای هەبوو خۆی بسەلمێنێت وەک دۆستێکی کاریگەر بە تایبەتی بۆ ئەمریکا، وەک چۆن لە ساڵی 1956 هاوپەیمانەتێکی دروست کرد لەگەڵ بەریتانیا و فەڕەنسا و لە شەڕی سوێز دژ بە جەمال عەبدولناسر. کەواتە بە هەمان شێوە بۆ کوردستانیش دەبێت دەستگاکانی وڵات برەویان پێ بدرێت و ئاسایش بەرقەرار بکەن. هەروەها دەبێت تەرکیز بکەنە سەر تێگەیاندنی ئەمریکا کە گرنگی بەهێز بوونی کورد لە ڕووی استراتیژیەوە چ قازانجێکی گرنگی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەمریکا وڵاتانی تر. بۆ نمونە ئەم شەڕی ئێستا لەگەڵ داعش و مەترسیە بەردەوامەکانی ئێران دەستێوەردانی لە کاروباری عێراق و بەزاننی سنوورەکان حکوومەتی بەغدا زیاتر لەلایەن ئێرانەوە دەجوڵێنرێ. هەروەها تورکیا ئەگەر دابەش ببێت و مەترسی دروستبوونی پارچەیەکی ئیسلامی تونڕەوی تر لەوێ هەیە. سوودی کورد لەم ناوچەیە وەک بژاردەیەک بۆ پێگە و استراتیژیەتەکانی ئەمریکا هەیە. کەواتە من دەڵێم ئەمە وەک مەسەلەی کڕین و فرۆشتن وایە. دەبێت تۆ ڕۆڵ و گرنگی خۆت نیشان بدەیت و بینوێنی بۆ ئەوەی منیش بتوانم هاوپەیمانت بم و هەروەها هاوکاری بکەم. بەڵێ باسی ئێرانت کرد. من لێرە دەمەوێت پرسیاری ئەوە بکەم لە دوای کۆتایی هاتنی ئەم هەڵبژاردنە و دەرچوون و بردنەوەی یەکێک لەم دوو کاندیدە سەرەکیە، پێت وایە هیچ گۆڕانکاریەک بەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا دابێت؟ سیناریۆی سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەگۆڕێت لە حاڵەتی دەرچوونی هەر کامێکیان چۆن دەبێت؟
بێگومان جیاوازێکی دیار هەیە لە نێوان هەردوو کاندید هیلاری کلینتن وەزیری دەرەوە بووە لە سەردەمی ئۆباما و پێش جۆن کێری ئەندامێک بووە لە نێو ئەو تیمەی کە ڕێکەوتنامەی ئەتۆمیان لەگەڵ ئێران دروست کرد لە زۆر لە وتارەکانی ئاماژەی بەمە کردووە بۆ نمونە لە یەکێک لە کەمپینەکانی لە پەیمانگای برۆکلین وتی هەنگاوی تونتر دەگرێتە بەرامبەر بە ئێران بۆ ئەوەی بە تەواوی پابەندی ڕێکەوتنەکە بێت بەڵام ئەوەی ترامپ دەیڵێ ئەمەیە کە بەڕاستی دەیەوێت دەست بە دانوستانێکی تر بکاتەوە لەگەڵ ئێراندا. بخشە ئەگەر مۆڵەتم پێم دەی ناوبڕێک وەردەگرین و بینەرانی بەڕێز دەگەڕینە وڵاتان دوای ئەم ناوبڕە وەڵامی پرسیارەکەت لێوە دەگەڕێت. دووبارە سڵاو لەگەڵتان بەردەوام دەبین لە بەرنامەی بەرەو کۆشکی سپی لە واشنگتۆنەوە لەگەڵ هەردوو میوانم جەستن ڕاسل ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی ئەندرۆ هەرد ئەمیش نووسەر و لێکۆڵەرەوەی سیاسی. ئەندرۆ پرسیارەکەمان ئەوە بوو کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا چ گۆڕانکاریەکی بەسەردادێت دوای هەڵبژاردن و دەرچوون یەکێک لە دوکاندیەکە. بەردەوام بفەرموو. بەڵێ من باسم لەوە دەکرد کە ترامپ نایەوێت لەگەڵ ئەم ڕێکەوتنە بەردەوام بێت و پێی وایە دەبێت ڕێکەوتنێکی تر لەگەڵ ئێران بکات و بڕواشی وایە کە دەستکەوتێکی زۆر باشتر بەدی دەهێنێ بۆیە لێرە جیاوازیەکە دەردەکەوێ کە هیلاری پێی وایە ئەما ڕێکەوتنامێکی باشە و بەردەوام دەبێت لەسەری بەڵام ترامپ دەڵێت بە پێچەوانەوە من هەر نایهێڵم و دەیگۆڕم و ڕێکەوتنێکی زۆر باشتر بەدەستدێنم لەگەڵ ئێراندا. بەڕای تۆ سیاسەتی ئەمریکا چی بەسەر دێت ئەگەر ترامپ بباتەوە یاخود هیلاری سەرۆکی تازە ئەمریکا هیچ دەستکاریەکی سیاسەتی استراتیژەتی دەرەوەی ئەمریکا دەکات؟ لێرە جیاوازیەک هەیە لە نێوان شێوازی کارکردن سەرکردنی کارکردن لەسەر مەسەلە نێوخۆییەکان وەک ئەوەی ترامپ دەیکات یاخود پەیڕەوکردنی هەمان ئەزمموی 8 ساڵەی لەگەڵ ئۆباما بە هەندێک دەستکاری وەک ئەوەی هیلاری دەکات. سیاسەتی دەرەوە و پەیوەندیە نێو دەوڵەتەکان ترامپ تیاندا بەتوانا و ئەزمون نییە ناتوانێت بە زیرەکی مامەڵەیان لەگەڵدا بکات. ئەمە پرسیارێکی زۆر گەورەی لای زۆربەی دەنگدەران لە ئەمریکا دروست کردووە بە تایبەتی لە ڕوانگەی هەموو گۆڕانکان لە جیهان و دەدەن. ئایا ئێمە سەرۆکێکمان دەوێت زیاتر جەخت لەسەر ڕەوشی ناوخۆ و کێشە ناوخۆیەکانی وڵات بکات یان یەکێکی وەکو هیلاری کلینتۆنمان دەوێت کە زۆر بایەغ بە ئاسایشی نەتەوەی و سیاسەتی دەرەوە بدات و پەیوەندی نێودەوڵەتی چاچێ بێت و لە جیهانیش ناسراو بێت. بەڵام کێشەی متمانەشی هەیە لەلایەن دەنگدەری ئەمریکیەوە. ئەم هەڵبژاردنە جۆرێکی ئاسایی نییە لە ئەمریکا بۆیە من پێم وایە ئەگەر دۆناڵد ترامپ بیەوێت پەیڕەوی سیاسەتێکی دەرەوەی زیرەکانە بکات بۆ ئەمریکا بۆیە دەبێت تواناییە هەرە زیرەکەکانی خۆی وەکو دۆناڵد ترامپ لە نێو کۆماریەکان بەکاربهێنێت و لە کۆشکی سپیش بتوانێت ئەو هەوڵانە جێگیر بکات تاوەکو بتوانێت سیاسەتێکی بەهێز دابڕێژێت لە نێو کۆشکی سپی بۆ پەیوەندی دروستکردن بە تایبەتی لەگەڵ وڵاتانی دیکە و هەروەها ئەو وڵاتانەی کەوە هاوپەیمانی ئەمریکان لە کۆمەڵێک پرسدا لەگەڵ. بەڵێ ئەندرۆ کورد تا ڕادەیەک زیاتر بڕوای و متوانەی بە کۆماریەکان هەیە لەوەی کە چاکتر مامەڵە لەگەڵ سیاسەتی دەرەوە بکەن و بە تایبەتی پرسی کورد چونکە پێیان وایە زیاتر کۆماریەکان بایەخ بە پرسی کورد دەدەن لە ڕووی سیاسەتی دەرەوە مامەڵەکردن. تۆ ڕاتچێ لەسەر ئەمە؟ بەڵێ بێگومان کورد ڕەنگە وەک دۆستێکی باش سەیری کۆماریەکان بکات. ڕەنگە ئەمەش لەبەر ئەوە بێت کە کۆماریەکان بەوە ناسراون زیاتر حەزیان لێیە سیاسەتێکی بەهێز و واقع بینانە پەیڕەو بکەن. بۆ نمونە شەڕی کەندا و شکاندنی دیکتاتۆر سەدام حوسێن لە شەڕی کوێت و سەپاندنی ناوچەی دژە هەڵفڕین و هەموو لە کاتی ئیدارەی کۆماریەکان بەدەستهاتن. لە سەرەتا دواتر بیل کلینتۆنی مێردی هیلەری پلان و بەرنامەکانی تەواو کرد. بێگومان دوای ئەوەش ڕووخاندنی سەدام حوسێن لە ساڵی 2003 من پێم وایە پارتی کۆماری لەبارەی ئاسایشی نەتەوەییەوە وەک هاوپەیمانێک دەڕوانە کورد و هەروەها پێم وایە دۆناڵد ترامپ خودی خۆی دەیەوێت کە ئەمریکیەکان بایەخ با ڕۆژەڵاتی ناوەڕاست بدەن و بە تایبەتیش عێراق.
بێگومانیش دۆناڵد ترامپ لە ڕوانگەی ئەو ڕۆڵە بەرچاوی کورد دەیگێڕێ لە شەڕی دژ بە داعش و ناوچەکە دەیەوێت سیاسەتێکی وا پەیڕەو بکات کە جگەل لەوەی سوودی هەبێت بۆ ئاسایشی نەتەوەی وڵات لە هەمان کاتیش خازانجی هەبێت بۆ هاوپەیمانانی وەک ئەو جۆرە دۆستایەتیە و هاوپەیمانێتیەی کە ئێستا لەگەڵ ئیسرائیل ئەمریکا هەیەی بۆیە دەیەوێت کە پەیوەندی بەهێز بێت لەگەڵ کوردستان وەک دۆستێکی متمانە پێکراو لە ناوچەکە هەروەک چۆن کە لە سەردەمی ئەیزنهاوەردا دەمەوێت باسی ئەو سەردەمەش بکەم بەڵێ لە سەردەمی ئەیزنهاوەر کە ئەویش کۆماری بوو سیاسەتێکی تۆکمەی پەیڕەو دەکرد بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەیی و پەیوەندی لەگەڵ هاوپەیمانەکانی ئەمریکا. جەستن تۆ پێت وایە ئەگەر هیلاری بباتەوە و دیموکراتەکان بتوانن شێوازێک بگرنە بەر بەوەی ئەم دیدە و ڕوانینەی کورد بگۆڕن بۆ مەسەلەی بایەخدان بە پرسی کورد؟ Going back to the Republican side of the House, one of the things we have to remember is جارێ دەمەوێت باسی کۆماریەکان بکەم کاتێک باس لە کۆماریەکان دەکەیت دەبێت ئەومان بیر نەچێتەوە کە دۆناڵد ترامپ کاندیدێکی کۆماری ئاسایی نییە وەک ئەو سەرکردە کۆماریانەی پێشوو نییە کە لە حکوم بوون وەک جۆرج بۆشی 41ەم سەرۆک جۆرج دەبڵ بۆشی سەرۆکی 43ەم چونکە ئەوان تێگەشتێکی تەواویان هەبوو لەسەر بارودۆخی عێراق و پرسی کورد هەروەها تێڕوانینیان بۆ کوردستان وەکو هاوپەیمانێک جیاواز بوو. دۆناڵد ترامپ ناتوانێت بە هەمان توانایی و ئەزمونداریێتەوە ئەم باسانە بێنێتە سەرمێز. اینجا بابی مەسەرەوەی کەەوە هەندێک قسەش دەربارەی دیموکراتەکان بکەم ئایا دیموکراتەکان بژاردەیەکی باشترن بۆ پرسی کورد بۆ پرسانێکەوە کورد پێوە پابندە؟ من پێم وایە هیلاری کلنتن باشترین کەسی دیموکراتە کە کورد لە ڕێگەیەوە دەتوانن پرسەکەیان بە گەرمی بچێتە نێودۆسیەکانی ئیدارە و سەرۆکایەتی ئەمریکا. بۆ نمونە هیلاری کلنتن وای کرد کە پەیوەندیمان لەگەڵ عەمان زۆر بەهێز بێت بگرە لە هی ئیسرائیلیش بەهێزترە و هەروەها پێم وایە سەبار بە هیلاری کلنتن کەوا چاوەکان دەخاتە سەر کوردستان. هیلاری دەبێت هەڵبژێردرێت چونکە هیلاری خۆی دەزانێت چۆن ئەم پرسە بوروژێنێت و لە چوارچێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مامەڵەی چۆن لەگەڵ بکات ئەمەستن پرسی کورد. بەڵێ ئەندرۆ کورد لە کوردستانی عێراق گەیشتۆتە ڕادەیە کە بڕوای وابێت کە زەحمەت و ئەستانگ بووە چیتر لەگەڵ حکوومەتی عێراقی و لە چوارچێوەی عێراق بمێنێتەوە. کۆمەڵێک بژاردە لە بەردەمی کورد هەیە لە هەر سیناریۆیەک لەوانەیە بگاتە ئاسی سەربەخۆییش. پێت وایە حکوومەتی ئەمریکا کاردانەوەی چی دەبێت ئەگەر کورد داوای سەربەخۆیی بکات یاخود هەر شێوازێکی تر هەڵبژێرێت بۆ بڕیاری چارەنووسی خۆی لەم ناوچەیە؟ بەڵێ بەڕاستی ئەمەش پرسیارێکە کە پەیوەندی بە مێژوو جوگرافیای سیاسی و کۆمەڵێک ڕێکەوتنامە و نەخشاندنی سنوورەکان و کۆمەڵێ بابەتی دیکەشەوە هەیە. بەڵام بەڵێ لەگەڵ ئەمەش ئێستا نمونەی وڵاتی تر هەن وەک سوودان، یوگۆسلافیا، بەڵقان و هەرێمی میزۆپۆتامیا. ئەوان سنوورەکانیان کێشەی لەسەر نەبوو هەڵپەسێدراو نەبوون. ئەمە ڕامان دەکێشێت بۆ سەرباسی عێراق و سووریا و بابەتی دەستکاریکردنی سنوورەکان. بۆ نمونە خەڵک بەردەوام باس لە ڕێکەوتنامەی سایکس پیکۆ دەکەن لە ساڵی 1916 کە لەم سەردەمە دوای جەنگی جیهانی یەکەم کورد ئومێدێک هەبوو کە وڵاتێکی سربەخۆی خۆی هەبێت وەک هەموو نەتەوەکانی دیکە. بۆیە من پێم وایە ئاستەنگدانان و قبول نەکردنی دەستکاریکردنی سنوورەکانی ئەو سەردەما بۆ خۆی گرفتێکی گەورەیە. ئەگەر چی ئەمریکاش لەوانەیە بیەوێت بە شێوازێکی هاوسەنگ هاوکاری ئەم ئامانجەی کورد بکات بۆ ئەوەی وەک نمونەی شیشانی لێنێت کە دوای سربەخۆی ئەو وڵاتی شیشان بوو بە بنکەیەکی بەهێز بۆ هەندێک ڕەوتی تونڕەوی ئیسلامی تەنانەت کێشەی دروست کرد بۆ وڵاتەکانی دیکە. بۆیە کاتێک ئەگەر دەوڵەتی کوردستانیش دروست بێت پێویستە بیر لەوە بکرێتەوە کە دراوسەکانی چێن و هەروەها بارودۆخەکە چۆن دەبێت و چۆن جێگیر دەبێت. بەڵێ
جستن تۆ پێت وایە کە حکوومەتی ئەمریکی کاردانەوەی چۆن دەبێت ئەگەر کورداوی سەربەخۆی بخات ئەندرۆ پێی وایە لایەکێ لە ئاماژەکانی دەڵێت کە ئەمریکا ناتوانێت ڕەنگە ئەستەم بێت لە ڕووی سیاسیەوە کە دەستکاری سنوورەکان بکات تۆچی دەڵێیت ئایا ئەمریکیەکان پاڵپشتی لە سەربەخۆی کوردستان دەکەن؟ من پێم وایە دەنگدەران و خەڵکی ئەمریکا بە تەواوی لە ڕۆڵی کورد و ڕۆڵی پێشمەرگە شتێ بگەن لە شەڕی دژی چەکدارانی داعش. ئێستا وەک دەزانن چاوەکان لەسەر سووریا و داعش و هەڵبژارنەکانی سەرۆکایەتی ئەمریکان. کاتێک دەینە سەر بنەماکان دیدی ئەمریکیەکان بۆ کورد ئەگەرچی من حەز ناکەم وا بڵێم بەڵام دەنگدەران لە ئەمریکا دەربارەی کوردستان شتێکی وا نازانن. دووەمیش بەڕاستی زۆر بایەخ بەمە نادەن لەو دۆخەی ئێستا چونکە ئێستا و تەرکیزیان لەسەر ئەمەیە کە چی وا دەکات وڵاتەکەمان ئاسایشی ناوخۆ و خاچی پارێزراو بێت کە ئەمە شواتە شکستێنانی داعش. ئێمە ئەگەر ئەم شۆڤێ بێنین و لەگەڵ پێشمەرگە و کوردستانێکی سەربەخۆ بیبەستینەوە و لەم حاڵەتە شاوپەیمانێتی ئەمریکا و پاڵپشتەکانی و نیازەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نیشان بدەین پێم وایە ئەمە وا دەکات سەرنجی خەڵکی ئەمریکا ڕابچێشێت. ئەوەی کە پێویستە بزانرێت و بکرێت ئەمەیە کە ئەزمونێکی تری وەکو ساڵانی هەشتاکان واتە شەڕێکی دیکە لەم نێوەندەدا دووبارە نەبێتەوە کاتێک پاڵپشتیمان لە مجاهدین کرد بۆ دەرکردنی سۆڤێتەکان لە وڵاتی ئەفغانستان کەچێوان دواتر هاتن و لە دواوە بە قاچی ئێمەیان وەدا واتە پشتیوانێکی لەم شێوەیە بوو. دەبێت ئێمە بتوانین وێنە پۆزیتیڤەکەی ڕۆژئاوانیشان بدەین بۆ ئەوەی کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێمە تێبگەن. بەڵێ بەڕێزان لە کۆتایی سپاسی هەردوو میوانەکەم دەکەم جستن ڕاسل ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی، ئەندرۆ هارۆد نووسەر و شرۆڤەکاری سیاسی. زۆر سپاس بەوەی کە لەگەڵمان بوون بە ئومێدی دیدار.